هاوکاری ئەوان و ئەمریکا ممکن نەبوو. واتە تورکیا لە دوا ساتەکاندا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە بۆ ئەوەی هێز بنێرێ بۆ کۆبانی. مەغزا و مانای ئەم هێزەی پێشمەرگەی کوردستان کە دەچێتە کۆبانی چییە؟ چ پێناسەیە گەڵدەگرێ؟ ئایا ئەم هێزە دەتوانێت یەکگوتاری و یەک هەڵوێستی خطابی سیاسی هێزە سیاسەکان لە هەر چوار پارچەکەەوە بە تایبەتی ئێستا کێشەکە لە نێوان سێ پارچەدایە یاخۆ بڵین لە سێ پارچەدا دەخولێتەوە مەسەلەی کوردایەتی لەم کاتەدا کە ئەوەش باکوور باشوور ڕۆژ ئاوایە. چۆن ئەم هێزە ئەم گوتارە ئەم هەستە ئەم پەیامە بەیەکەوە گرێ دەدا بۆ قسەکردن لەبارەی پەیامی سەرۆشی هەرێم و ناردنی هێز بۆ کۆبانی و مەغزا سیاسەکانی ئەم هێزە میوانداری بەڕێز عوسمان سێدەری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستانمان کردەوە. کاک عوسمان سوپاس دەکەین. دۆسپاس. سەرەتا کاک عوسمان دەقی بەیاننامەکەی ڕاگەیاندراوەکەی سەرۆشی هەرێمە دیوە چۆن دەیخوێنیتەوە؟ وڵای ئێمە دیارە پێشەکی زۆر خۆشحاڵین بەوەی کە ئێمە توانیمان وەکو هەرێمی کوردستان ئەو هێزە بەڕێ بکەین کە لە قسەکردنەوە بوو بە عەمەلی. دیارە پەیامەکەی سەرۆشی هەرێم پەیامێکی وازەحە. ئێمە وەکو هەرێمی کوردستان دیارە هەموو کاتێک پاڵپشت بووین بۆ هەموو پارچەکانی تری کوردستان کە لە ڕابردوودا شایدی ئەوەمان هەیە کە ئێمە چەند جاری تر هاوکاری پارچەکانی تری کوردستانمان کردووە. ئەم جاریان بەڵام بەدەر لە جارەکانی تر زۆر گرنگترە و زۆر جیاوازترە و دڕندەکەش دڕندەیەکی جیاوازە لەگەڵ ئەوانەی تر کە هەرێکێ لەو ڕژێمانەی ترکە پێشتر ئێمە ڕوبڕویان بوویدەوە. دیارە پەیامەکەی سەرۆکی هەرێم ئەوە بوو کە باسی لەوە کردووە ئەڵێ ئێمە نەمانتوانیوە هێز بنێرین بەبێ ئاگاداری تورکیا یاخود بەبێ ڕەزامەندی هاوپەیمانان و ئەمریکا. ئەمە وازەحە لەبەر ئەوە بڵێ منەڵێ ئێمە ئەمڕۆ کۆبانیا ڕووی کراوەی بەلای دەوڵەتی تورکیاوەیە باش و کەوتۆتە بینی هەردووک کانتۆنی جززیرە و ئەفرین کە لە هەردوو لاشەوە تقریبان ئابڵخە دراوە 300 گوندی ئەو ناوچەیە کەوتۆتە ژێر دەستی چەتەکانی داعش. لەبەر ئەوە ئێمە نەمان ئەتوانی لە هیچ شوێنێکەوە هێز بنێرین بۆ ئەوێ بە ناچاری پەنامان بردەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان پەیوەندی کرد بە ئەمریکا و چەند جار ئێمە پەیوەندیمان کردووە بە پێیەدەوە بۆ ئەوەی کە بتوانین هاوکاریان بکەین. بەڵام لە چی منفەزێکەوە منفەزمان نەبووە. بەڵام ئێستا بە هاوکاری ئەمریکا کە دەورێکی زۆر باڵای هەبووە لەوەدا توانیوێتی تەسیر لە دەوڵەتی تورکیا بکات کە ئەمە زۆر گرنگە پێشمەرگە بە ناوی پێشمەرگە هەر بەو ناوە پیرۆزەیە و بە ناو خاچی تورکیا بچێت بۆ هاوکاری کۆبانیا کە بە خۆشحاڵی و ئێستا گەیوەتە کۆبانیا و لەوانەیە ئێستا لە حاڵاتی عوسمان ئەمەی کە ئێوە ئەڵێن تورکیا خۆشحاڵین بەوەی کە تورکیا هاوکاری کردەوە باسی ئەو ڕۆڵەی تورکیا دەکەی ئەمە ئەو ڕەئە نەبوو کە لە ئیعلامی خۆتانە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دەبیسترا و دەبینرا. ئێوە پێشووتر لێرە لە شاری سلەیمانی بەشێک لە هەوادارانی ئەوەکو دەوترێ عەلەمی تورکیایان سووتان پێشتر وڵاتان وا بوو ئەم پەیوەندی کە هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ تورکیادا پەیوەندیەکی هەڵە بووە پەیوەندیەک بۆ لەسەر بنەمایەکی ئابووری سرفی مەسلحەتخوازی دروست بووە هیچ پێویست ناکە پەیوەندیمان لەگەڵ تورکیا هەبێ پێویستە پەیوەندیەکان قەتعکەین بیبڕین هەموو ئەم قسانەتانەوت ئێستا کە ئەڵەی تورکیا هاوکار بووە ئەی ئەو ساژنەتانەزانی تاکە دەواازە بۆ ناردنی هێز بۆ کۆبانی هەر لە ڕێی تورکیاوە دەبێ بەڵام تورکیا بەو پێ لە سەرەتاوە هەڵوێستی نەبوو بەرامبەر بە نەک بە کۆبانیا بەرامبەر بە هەولێر و بە شنگالیش کە ئێمە ڕوبەڕووی ئەو کارە ساتە بووینەوانێت تورکیا بێ هەڵوێستی خۆینوان دیارە لەو کاتەدا ئێمەش تەعاملی ئێمەش لەگەڵ بێهەڵوێستەکەی ئەوە بوو لەو کاتەیە بەڵام ئێستا کە هەڵوێستی بە هاوکاری ئەومان لەیاد نەچێت کە تورکیا لەژێت تەسیری پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ تورکیا توانیوێتی ئەم ڕێگایە بۆ ئێمە بکاتەوە بە دەرەجە یەک و بێزگەلەوەی پەیوەندێکی بابلی اقتصادی گەورەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لە کاتێکدا تورکیا کەزانی هەرێمی کوردستان بەرەو سەرکەوتن ئەڕوات و کۆبانیاش بەرەو سەرکەوتن ئەڕوات و هاوپەیمانان پشتیوانێکی گەورەی کۆبانیان و کۆبانیا و ڕۆژئاوای کوردستانن دیارە تورکیاش لەو موقیفەدا کە مۆزوعەکەیە ئەڵێ دەستێک ئەگەر پێت نەبردرا ئەبێ ماچیکەی بەڵام پێشتر ئەوە نەئەوترا پێشتر ئێمە بینیمان ئەوترا ئەتوانرێ هاوکاری کۆبانی بکرێ
بەڵام ئێستا سێرەکە دەڵێن تاکە دەواازە تورکیا و هەموو کە زەیزانی تاکە دەواازە تورکیا بەڵام ئێوە بەعکسەوەتانوت ئەکرا هاوکاری کۆبانی بکرێ ئێستا کە تورکیا ئەمەی کردووە سەرۆکی ئەریام سوپاسی هەوڵەکەی دەکاوە بێت تورکیا نەئەکرا هێز بنێرێتە کۆبانی هەز ناگەن خطابی سیاسیتان گۆڕانکاری بەسەر هاتووە خطابی سیاسی بەتاتی لە مەسەلەیەدا بەڵێ خطابی سیاسی خۆت ئەزانی جاری وا هەیە سیاست یا پەیوەندیەکان بە مانگ بە ڕۆژ بە سەعات ئەگۆڕێ ئێستا کە تورکیا هەڵوێستی هەیە بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە کۆبانیا ئەبێ ئێمەش لەگەڵ ئەم هەڵوێستانەی ئەوان هەڵوێستی ئێمەش بگۆڕدێت من پرسیارەکەم ئەوەیە ئێوە پێشترەتان زانی و هەموو کەس دەزانێ تاکە شوێن کە هاوکاری کۆبانی بکرێ لە ڕێی تورکیا بەڵام پێشتر ئەمەتان نەدەوت دەتوانرێ حکوومەت یاریێم هاوکاری کۆبانێ بکە بە چ ڕێگایەک ئێمە ئێساڵن لە ڕێی تورکیا بڵێ لە ڕێی تورکیا بڵام ئەی پێشتر لە چ ڕێگایەک پێشتر ئێمە دیارە لە ڕێگای ئەوە بۆ کە توانیمان بڵین لە ڕێگای فڕۆکەکانی ئەمریکاوە بەشێکی زۆر لە هاوکاری چەک و تەقەمەنی و ئەتات بگەێنینە ئەوێ کە ئەو ڕێگایە بۆ ڕێگای با بڵین جەوی بووە لە ڕێگای زەمینیەوە ئێمە توانامان نەبووە بەڵام لە ڕێگای خۆی جەوێەوە فڕۆکەکانی ئەمریکاوە ئێمە توانیمان هاوکاریی با بڵین زۆر بگەێنینە کۆبانەیە کە ئەو هاوکاریە مقاومەی کردووە تا ئەم ڕۆژ و وەلاوانەیە زیاتریش باش بەڵام ئەم هاوکاریانی ئێستاش بەردەوامی دەبێت درێژەی ئەو هاوکاریانە دەبێتکەوە لە ڕێگای با بڵین فڕۆکەوە گەێنراوەتە کۆبانی باشە کاوسمان ینی ئەوەنەی باس کرا هەمومان کۆبانین و پێویستە هێز بڕاتە کۆبانی و پێویستە هەوڵ بدرێ کۆبانی نەکەوێتە چنگی داعشەوە بەڵام ئەوەندە خطابی سیاسی و خطابی ئەعلامی هەردوو حیزبەکە بە تایبەتی جەنابەت ئەندامی انجومەی ناوەندیەکێتی کە پەرلەمانی و حیزبێ ئەوەندە باس لەوە نەدەکرا کە ئێمە ئێستاش جەلەولانە لەژێر چنگی داعشایە زۆربەی ناوچەکان شنگال بە هەمان شێوە یعنی بۆ ئەم خطابە تەنها بە ئاراستەیەکی کوردستانی ڕۆژئاوا بوو بە ئاراستەیەکان نەبوو بۆ جەلەولا و شنگالیش دیارە جەلەولا و شنگاریش دوو شوێنی زۆر گرنگن بەسبەت هەرێمی کوردستانەوە بەڵام ئێمە پێمان وایە ئەم دوو شوێنە لەبەردەستی ئێمە نەجاتی نابێت ئێمە هێزێکی زۆرمان هەیە بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 200,000 چەکداری خۆیەتی چەکداری ئامادەکرا و چەکداری خۆبەخشش کە ئێمە بە دڵنیایەوە ئەتوانین ئەم شوێنانش لە داهاتوودا هەرێمی کوردستان بە سەرکەوتووی لە تەنگەژی ئەو شوێنانش دەربچێت بەڵام کۆبانی بۆ حەڵقەی ئەخیر بەڵام کۆبانی ئێستا هەمومان ئەزانین و هەموو دنیا ئەو ڕاستی ئەزانێ کە کۆبانی بووە بە بڵین بە چاوی هەموو کورد زۆر باش بە واجهەی هەموو هەر چوار پارچەی کوردستان کە ئێساکە کە کۆبانی بگیرێ معناوە هەر چوار پارچەی کوردستان تێکشکاو نەک ڕۆژ ئاوای کوردستان لەبەر ئەوە ڕەنگە هیچ کۆبانی نەبێت لەسەر ئەم کۆبانی دەرگای کۆبانی بکرایەوانێ زۆر باشە ڕەنگە هیچ کوردێ خلافی نەبێت لەسەر ئەم جملەیە کۆبانی بۆ تا ڕەمزێکی بەرخودان و کۆبانی بۆ تا ڕەمزی مقاومەی کورد ئەمە هیچ کوردێک لاری نییە لەم جملەیە و تەنانە ڕنگدانەوەی هەبووە لەسەر میدیای جیانیش پرسیارەکە ئەوەیە ئەوەی کە بەرامبەر کۆبانێکردان یعنی جەلەولا لە تەنیش خۆتانەوەیە جەلەولا تا ئێستا بەدەستی داعشەوەی زۆربەی ناوچەکانی جەلەولا ڕاستە بەدەستی باس دەوە دەکرا ئێمە ئامادەین بچین هاوکاری کۆبانیکەین پێشتر بەڵام ئەوە پارتیە و تورکیا ڕێگرە ئەی خۆ جەلەولاش بە تەنیش خۆتانەوەی و جەلەولا لە ژێر هەژمونی دەسەڵاتی زۆنی سەوزدایە وەکو خۆتان دەڵێن ئێمە بەنسبەتی جەلەولا ئێستا تقریبان شێوە حەسرێکە بەنسبەتی داعشەوە بەنسبەتی ئێمەوە کە ئێستا ئابڵ خەمانداوە لەبەر ئەوە ئەگەر جەنابەت تەماشا بکەیت لە ڕووی جوگرافیاوە جادەی کەرکووک بەغدا ئێستا هەرمی کۆنتترۆڵە و ئێستاکانە بڵین داعش لە ناوچەی خەرەتەپە و لە ناوچەی سعدیە و جەلەولا پشتی بە داعشەوە نەماوە بگرە پشتی بەو بەندا و منتیقە بابلین منتیقە بابلین دارا شاخەوانە هەیەکەوە منتیقەیەکی بابلین چڕە توانیوانە خوان بگرنەوە بەڵام دیارە ئێمەش کە وەکو بابلین هەرێمی کوردستان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە ئەو شوێنانە بەم سۆگەر دەزانین کە ڕزگاریان نابێت لە بەردەستی خۆمان پاشەکەواتە ئێوە بەرەی جەنگتان کۆبانی شنگال جەلەولا بەیەکەوە بەستۆتە وەکو یەک بەرەسەری دەکەن بەتەچیت ئەبێ وا بێت لەبەر ئەوە دیارە هەر بسێ خاڵکی کوردستان لە هەر شوێنێکە بێت هەر خاچی کوردستانە ئێمە بەچی ئەڵێن هەر چوار پارچەی کوردستان هەر یەک پارچەیە و دوژمنانی زۆر باشە کاگوسمان مەغزای سیاسی هێز لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان باشووری کوردستانەوە دەڕوات
بە کوردستانی باکوور کوردستانی تورکیا دەچێتە کوردستانی ڕۆژئاوا کۆبانی بۆ بەرەنگاری ئەمە مەغزای سیاسی چی دەگەێنێ بەڵام بەر لەوەی وەڵام بیتەوە دەچینە لای کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە هەولێر دەکرێت سەبارەت بە کۆبانی کە ژمارەیەکی زۆر حیزبە سیاسەکان تایە بەشداری دەکەن. ئاینی مامۆستایان کەسایەتیە وڵات پارێز و تێکۆشەرەکان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ مرۆڤایەتی لە بەردەم هەڕەشەیەکی گەورەدایە. ئەو ڕووداوانەی ئەم دوایەی کوردستان چ لە شنگال و چ لە کۆبانێ وای کردووە کەرامەتی مرۆڤایەتی بکەوێتە ژێر مەترسیەکی گەورە. ئەمڕۆ 44 ڕۆژە شەروانان لە کۆبانی لە بەرخودانێکی بێوێنەدان و جیهانیان سەرسام کردووە. ئەمانە هەمووی وایان کردووە کۆمەڵێک کەسایەتی بیانی لە نووسەر و بیرمەند و وەرگرانی خەڵاتی نۆبل بۆ ئاشتی و پەرلەمانتاران و چەندین کەسایەتی ناسراوی بیانی بۆ ڕێزگرتن لە بەرخودانی کۆبانێ و پشتیوانیکردن لە گەلی کوردستان و ڕسواکردنی ڕێکخراوی تیرۆریستی داعش بێنە دەنگ و بڕیاری ئەوەیان داوە ڕۆژی شەممە ڕێکەوتی یەکی 11 2014 لە سەرتاسەری جیهان خۆپیشان بۆ بەرز ڕاگررتنی بەرخودانی کۆبانێ و پشتیوانی گەلی کوردستان لای ئێمەی حزب و لایەنە سیاسیەکان جێگەی ڕێز و تەقدیرە و بە بەرزی دەینرخێن و سوپاسی ئەو هەڵوێستیان دەکەین. لێرەوە ئێمە بە ناوی سەرجەم حزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان داوا لە هەموو کوردستانیان دەکەین لە تەواوی شار و شارۆچکەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان و هەروەها داوا لە ڕەبەندی کورد لە تەواوی وڵاتانی جیهان دەکەین وەکو هاودەنجیەک بۆ کەسایەتیە جیهانیەکان و ڕێزگرتن لە بەرخودانی پێشمەرگە و شەروانان بەڕێزەوە و بە ئاڵای کوردستانەوە ڕۆژی 11 2014 گرتبوونەوەی جەماوەری و کەسایەتیەکان لە سەرتاسەری کوردستانی گەورە ئەنجام بدەن. ئێمە وەکو نوێنەرایەتی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ پشتیوانی ڕۆژئاوای کوردستان بڕیارمان داوە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە بەردەم پارچیشانە دەر لە شاری هەولێر گرتبوونەوەیەکی دەستە بژێر ئەنجام بدەین بۆ ئەم مەبەستە داواکارین کەەوە هەموو لایەک هاوکارمان بن و لەو گرتبوونەوەیەدا بە ئاڵای کوردستانەوە بەشدار بن. سڵاو لە بەرخودانی کۆبانێ، سڵاو لە پێشمەرگە، سڵاو لە گەریلا، سڵاو لە شەروانان، نەمری و سەربەرزی بۆ تەواوی شەهیدانی کوردستانی مەزن، سەرکەوێ و بێتە دی ئیخواستی گەلی کوردستان، مردن و ڕوڕەشی بۆ تیرۆریستان و دوژمنانی کورد و کوردستان، بژی کورد، بژی کوردستان، نوێنەرایەتی حزبە کوردستانیەکان بۆ پشتیوانی ڕۆژئاوای کوردستان 30 2014 هەولێر کوردستان. ئەو گرتبوونەوە لەسەر ئاستی جیهان کۆمەڵێک کەسایەتی بیانی ئەنجامی دەدەن. ڕۆژێکیان دیاری کردووە لە سەعات 2 بە کاتی ئەوروپا. ئەو گرتبوونەوە لە ئەمریکا و لە هەموو وڵاتانی ئەوروپا، لە ئوسترالیا، لە کەنەدا، لە هندستان، لە سەرتاسەری دنیا ئەنجام دەدرێتن. ئێمەش لە کوردستان گرتبوونەوەیەکی دەستە بژێر کە بانگەوازی ئەو کەسایەتیانەمان کرد بۆی ئامادە بن لەگەڵمان وەکو هاو پشتیوانیەک بۆ ئەوان و هاودەنجێک لەگەڵ ئەوان و ڕێزگرتن لەو هەڵوێستەی ئەوان ئێمە بڕیارمانداوە لە هەولێر کۆبینەوە و داواش دەکەین لە سەرجەم شار و شارۆچکانی باشووری کوردستان و باکوور و ڕۆژئاو و ڕۆژهەڵات کوردستان ئەو خۆپیشاندانە بەردەوام بێتن و لەو ڕۆژەدا وەکو هاودەنجێک لەگەر کەسایەتی جیهانیەکان ئەنجام بدرێت. بەرەوە ئێمە داوامان کردووە لە سەرتاسەری کوردستانی گەورە ئەنجام بدرێت لە هەموو پارچەکانی کوردستان ئەو گرتبوونەوە ئەنجام بدرێت. لەگەر بوونی ئەوەی کە دەسەڵات داپرۆستن لە پارچەکانی دیکەی کوردستان هەنا، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەکرێت بە شێوەیەک لە شێوەکان ئەوان هاودەنگ بن، ئەوانیش پشتیوانی ئەو پرۆسەیە بن. ئێمە لەو پەیامە بانگمان لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان کردەوە. ئەو 43 لایەنە سیاسیەش نوێنەرایەتیان لەو نوێنەرایەتیەدا هەیە. حتمما ئەوان داوا لەسەر کردایەتی حزبەکانی خۆیان دەکەن. واشمان بڕیارداوە کە بانگەواز بوو پەرلەمانتاران و وەزیرانیش بووە. ئێمە دوێنێش لای بەڕێز جەنابی سەرۆک حکوومەت کوردستان و داوامان لەوانیش کرد، داوامان لە پەرلەمانی کوردستانیش کردیە کە بەشدار بن لەو خۆپیشاند لەو گردبوونەوەیەدا.
ئێمە گردبوونەوەکەمان تەنها گردبوونەوەیە خۆپیشاندان نیە لە پێش پارتیشانە دەر کاژمێر سێ کە دەکاتە دوی کاتی ئەوروپا بۆ ئەوەی هەوان کات لەگەر ئەوان ئەو گردبوونەوەی ئەنجام بدەین لە شاری هەولێر ئەنجام بدەین و شارۆچکانش داوا دەکەین ئەنجام بدرێ سەبارەت بە چوونی پێشمەرگەش بۆ کۆبانێ بەڕاستی ئەوە خاڵی وەرچەرخانە بڕیارێکی زۆر گرنگ بوو و خزمەتی یەکریزی گەلی کوردستان دەکاتن و ئەو بڕیارە بۆتە هۆکاری ئەوەی کە سنووری دەستکردنی نێوان پارتیەکانی کوردستان نەمینێتن بمان نەمانەوێ هەندێک ئاستەنجی دروست دەکرد لەەن دەوڵەتی تورکیاوە ئێمە لەگەڵ ئەوەداین کە ڕێگری لە هێزی پێشمەرگەی کوردستان نەکرێ و تورکیا کە بڕیاری داوە بە فەرمی ڕێ بە دەربازبوونی پێشمەرگە بداتن هیوادارن کە ئەو بڕیارە جێبەجێ بکات. ئێمە ئەو وەکو نوێنەرایەتی حیزبولانە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان بڕیارمانداوە ئەو خۆپیشاندا ئەو گردبوونەوەی بکەین و داواکارشین کە هەموو لایەنە سیاسەکان بەشدار بن و بە ئاڵای کوردستانەوە دەکەین وەکو سمبۆلیش هەر لایەنیش سیاستوانی ئاڵایەکی خۆشی بێنێتن لەسەر منەسەکە ئەو ڕۆژدای بنێتن بەڵام بڕیار ئەوەیە کە هەموو لەژێر ئاڵای کوردستان بێتن ئەو خۆپیشاندەرە. ئەو کەسایەتیانەی کە بەشدار دەبن بیرمەندن ڕۆشنبیرن نووسەرن هەڵگرانی خەڵاتی ئاشتی نۆبلن و لە هەمان کاتدا کەسایەتی زانستین مامۆستایانی زانکۆن ڕۆژنامەوانن دۆستی کوردن لە سەرتاسەری دنیا ئەوانە پەیامێکیان ڕاگەیاندووە لە پێناو مرۆڤایەتی و ڕێزیان لە بەرخودانی کۆبانێ گرتووە و ڕێزیان لە کار و خەباتی گەلی کوردستان گرتووە لەو پەیامیان لە ژێرناوی لە پێناو مرۆڤایەتیدایە و لە هەموو دنیا ئەوە ئەنجام لە وڵاتیش دیاریکراون لە هەموو وڵاتانی دنیا ئەنجام دەدرێتن لەو کاتەدا. پەیامی مەش ئەوەیە کە ئێمە هاودەنجین لەگەر ئەوان سوپاسی ئەوان دەکەین پشتیوانی ئەوان نین و لە هەمان کاتدا ئەو هەڵوێستەی ئەوان بەرز دەنرخێن کە ئێمەش ئەو کاتی کە ئەوان گردبوونەوە دەکەن و خۆپیشاندان دەکەن ئێمەش کۆ دەبینەوە لە شوێنێکدا بۆ ڕێزگرتن لەو هەڵوێستەی ئەوان. بمان نەمانەوێ ئەمڕۆ کۆبانێ بووتە سمبولی بەرخودانی کوردان و ئەو بەرخودانەی کۆبانێ لە پێناو گەلی کوردستان و لە پێناو هەموو مرۆڤایەتیە لەبەر ئەوە گوتمان مرۆڤایەتی هەموو لەژێر هەڕەشەدایە کەرامەتی مرۆڤایەتی لە مەترسیدایە بۆیە شەڕوانانی کۆبانێ بەرخودان دەکەن بۆ پاراستنی کەرامەت و ڕوومەتی مرۆڤایەتی و کەرامەتی کورد ئەو خەڵکی کە بەشدار دەبێت لەسەر ئاستی دنیا لەو خۆپیشاندانانە لە ناوەندی جیاجیان کەسایەتی جیاجیا و کەسایەتی کاریگەرن بمانەوە نەمانەوێت کاریگەری خۆیان دەبێتن بۆ جولاندنی ڕایگشتی لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕنگدانەوەی خۆی دەبێتن کاریگەری دەبێتن لەسەر وەرگرتنی بڕیاری تریش بۆ پشتیوانیکردن لە گەلی کوردستان بۆ پشتیوانیکردن لە کۆبانێ دیارە ئەو پەیامەی ئەوان کە ڕایانگەیاندووە ئەو خۆپیشاندان و گردبوونەوەیان بە سێ ئامانجا بەرز ڕاگرتنی بەرخودانی کۆبانێ پشتیوانی گەلی کوردستان ڕیسواکردنی ڕێکخراوی تیرۆریستی داعش. زۆر سوپاس. دووبارە سڵاو ئەوەی بینیتان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ژمارەیەکی زۆر لە حیزبە کوردستانیەکان بوو لە هەولێری پایتەخت کە بەیاننامەیەکیان خوێندەوە کە غەفور مەخموری بەیاننامەکەی خوێندەوە سەبارەت بە کۆبانی و ڕۆژی کۆبانی و خۆ ئامادەکردن و خۆسازکردن بۆ خۆپیشاندانێکی گەورە لەسەر تاسەری گیان و بە تایبەتی لە کوردستانیش. کاوسمان بینەوە سەر تەوەری سەرەکی ئەوەی پێشتر پێش کۆنگرە ڕۆژنامەوانێکی کە پێشەوەی بچینە هەولێر لێم پرسید هێزی پێشمەرگەر لە هەولێرەوە دەڕوات لە کوردستانی باشوورەوە دەچێتە کوردستانی باکوور بۆ بەرەنگاربوونەوەی هێزێکی تون کە ناوی داعشە لە کۆبانی کوردستانی ڕۆژئاوا. مەغزای سیاسی ئەمە چی دەگەینێ بۆ هەرێمی کوردستان؟
مەزای سیاسی ئەوەیە کە یەکبوونی کورد ئەگەیەنێت لە هەر چوار پارچەی کوردستان کە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە پێش هەموو شتێک هەمومان کوردین و بەرگری لە هەر شوێنێکی کوردستان ئەەکەن کە پێویستی بە هەر کەسێکی ئێمە هەبێت و دوای ئەوەش ئێمە وەک هەرێمی کوردستان پێشتر لە ڕووی ئەلامیەوە زۆر قسەمان لەسەرم بابەتانە ئەکرد ئێمە هاوکاری کۆبانی ئەەکەین ئەوە بەڵام دیار بوو قسەکردن شتێکە عمل شتێکی ترە ئێستا بە عمل هەرێمی کوردستان ئیسباتی کردکەوە هاوکاری کۆبانی ئەکا ئەمەش خۆی لە خۆیدا خاڵێکە کە هەمومان جارە هەموو خەڵکی کوردستان جارێکی تر کۆ ئەکاتەوانێ بەیەکێتی و بە یەکڕیزی کە ئێمە هەمومان بە هەموو ناکۆچیەکانەوە بەڵام لەسەر خاڵت جەوهەریەکان لەسەر ئەو تەعادانی کە بکرێتە سەر خەڵکی کوردستان هەمومان جاریشتر ئەبینەوە بە یەک پشت و بەنای یەکتری ئەبین لەبەر ئەوە بە بچوونی ئێمە ئەوە گرنجێکی زۆر گرنگی هەیە گەورەی هەیە لە ڕووی سیاسیەوە لەبەر ئەوە ئێمە ئیسپاتمان کرد کە هەموو حیزبەکانی کوردستان لە پەرلەماندا دەنجی لەسەر درا بۆ ناردنی هێز بۆ کۆبانیا هەنی ئەمە بە تەنیا ئێمە ناتوانین بڵین لایەنێکە ئەمە طبعا دیارە بڕیاری هەموو لایەنەکانە لە کوردستاندا کە هەموو لایەنەکان کۆبوونەوە بە خۆی پێشتراوە لەسەر ناردنی پێشتر دەوترا مزایدەیەکی گەورە بەسەر کۆبانیەوە دەکەن لەلایەن هیچێتی و پارتیەوە پارتی ئێوەی تۆمەتبار دەکرد بە مزایدەوە ئێوە لاتان وا بوو بەرامبەرەوە کە ئێمە پارتی ڕێگرا لە ناردنی هێز بۆ کۆبانی تەنانەت نزیکترین نمونە لە بەردەستمانە ئەوە بوو ئەو ناردنی چەک و تەقەمەنی و هاوکاریە بوو لە ڕێی فڕۆکە جەنگەکانی ئەمریکاوە بۆ کۆبانی یەکێتی دەیوت هی منە پارتی دەیوتی حکوومەتی هەرێمە بەڵێ دیارە ئێمە هەمومان کوردین پێش هەموو شتێک بەڵام ئیتر هاوکاریەکان زۆر جار هەیە چێتی لەوانەیە دەست پێشخەری زیاتری کرد بێ حیزبێکی کە هەوڵی زیاتری دابێ ئەمە بەڵام لە ئەنجامدا هەمومان شتێک کۆمان دەکاتەوە کە هەمومان کوردین ئێمە یەکێتیش و پارتیشانی تریش ئێستاش تون لەسەرەوەی هاوکاریانەی پێشووتر گەشتە کۆبانی هی یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئێمە لایەنەکان خۆیان باش ئەزانن کە ئەمە ئەم کەرەسانە لە سلێمانیەوە لە مەتاری سلێمانیەوە بارکراوە و لە ئەردەنەوە لە مەتاری ئەردەنەوە جارێکتر نێدراوە بۆ کۆبانیا و ینی حاشا هەڵنەگرە بەڵام زاری ئەندامێکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە جۆ لێبێ ئەو هاوکاریانەی کە گەشتە کۆبانی هی یەکێتی نیشتمانی کوردستان بوو ینی حکوومەتی هەرێم بوو ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان خۆمان بە بەشێک لە حکومەت دەزانین ئەگەری ئێمەش بوو بێ معناوە بەشێک لەو حکومەتە بووە معناوە کە بەشێک لەیان معنا هەموو حکومەت بووە لەبەر ئەوە ئێمە لەوانەیە بڵێ وەگەیشێتی هەر لە بیدایەتی ئەم شەڕە لە خۆر ئاواکە یەقەی خۆر ئاوای گرتووە ئێمە لەوانەیە وەگەیشێتی نیشتمانی کوردستان دەورێکی باڵاترمانە بوو بێت کە لەوانە ئەمە هیچ کەسێک نەتوانێت حاشا لە ماڵەوە و حتا ڕاکێشانی ئەمریکاش بۆ ڕاکێشانی ڕای ئەمریکا بۆ لێدانی با بڵین چەتەکانی داعش لە کۆبانیا لەوانەیە پەیوەندەکانی یەکێتی لەگەڵ ئەمریکا دەورێکی گرنگی بەڵام ئەمە بەعکسی بەیاننامەکەی سەرۆکی هەرێمەوەی سەرۆکی هەڕێم دەڵێ بەڕێز جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پێی ڕاگەیاندم کە لەگەڵ تورکیا خەریکین ڕێ بکەون بۆ ناردنی پێشمەرگە بەناو خاشی تورکیا بۆ کۆبانی جەنابیش دەڵێ ئەمە دەستکەوتێکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵم دەستکەوتێکی کووردە بەڵام پێشووتر پێشەوەی من ئەمان بخوێنمەوە جەناب بەدوتە ئەوە پەیوەندەکانی ئێمە بوو لەگەڵ ئەمریکا وای کرد کە تورکیا ڕێگا بدا هێزی پێشمەرگە بەناو خاکەکەیدا تێپەڕ بێ بۆ چوون بۆ کۆبانی ئێساش ئێمە ئەو حقەتە لەوانەیە خەڵک زۆر بیزانێ کە ئەو چەک و ئەسڵح و تەقەمەنیە لە سلێمانیەوە بارکراوە بەڵام ئێمە لە هەمان کادا ئەڵین ئێمە کوردین بە یەکێتی و بە پارتی و بە هەموو لایەنەکانی تریشەوە هەمومان کوردین وەکو کوردێک ئێمە هاوکاری کۆبانی ئەەکەمانیانە ئەوەی ئێستا بە هێزی پێشمەرگە و دەڕوا بەرەوە ئەوەی ئێستا بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەڕوا بەرە و کۆبانیا ئەوە هەموو کەس ئەزانێت وەزارەتی پێشمەرگەیەوە لە ناو وەزارەتی پێشمەرگەشدا هێزەکانی پشتیوانی 1 و 2 هەیە هێزەکانی پشتیوانی 1 لە هەولێرە هێزەکانی پشتیوانی 2 لە سلێمانیا کە هەردووک ئەمێزە بڵێ مشارەکان کردووە لە هەموو ئەو چاکەکان یانی چەکە تازە و باش ئەوانەی کە چاکن وە سایرەش کامە سایرە چاک و بڵین سارەی باشە ئەوانە نێردراون بە عیتادێکی کامیلیش ئەو نێدراون ئەو عیتادێک کە نێردراوە لە هەردوو پشتیوانێکەوە لەوانەیە بڵێن بەشی چەند مانجێک شەڕ کات کە ئەمانە هەمووی هێزی پشتیوانین بە تایبەتی بڵێن هێزی ئیسناد بە دەرەجە یەک کە ئەڵێن پشتیوانی یاخود بڵێن
ئیتر لە تۆپ و لە 57 و لە دیمترۆف و لە هەموو ئەو چەکانە هاوانی 120 و تۆپی 155 هەموو ئەم ئەسلحانەی تایە کە ئەمە لەوانەیە بڵێم پێدا خۆی کە لەسەر پێژنیاری خۆی توێت ئێمە پێویستیمان بە هێزی ئاگرەیە هێزی ئاگریش ئەن پێک دێت لەم چەکە قورسانە لەبەرەوەم چەکە قورسانە نەخێر ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان مانا لە کوردستانەکە هەمووانە بینەوە بەیەک پارتی دیموکراتی کوردستان یعنی هەمووی ئەبێتەوە بە کوردستانەکە لەبەر ئەوە ئەگەشتی شێر بەر ئێوە دەکەوێت زۆری بەر ئێوە دەکەوێت ئێمە وەک باسم کرد وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەوڵی زۆرمانداوە هەوڵەکانی ئێمە ئەو برادرانەش ناڵین هەوڵیان نەداوە بەڵام لەوانەیە هەوڵەکانی ئێمە زۆرتر کاریگەرتر بوو بێت وی ئەوانیش بە هەمان شێوە ئەمڕۆ ئەو تا کاریگەری هەبووە تورکیا بڵێ نەڵی پەیوەندەکانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تا ڕادێک باشترە توانیوانە ئەمڕۆکانە لە ڕگای بڵێن توانیمانەوە حکوومەت هێرێمی کوردستان لە ڕگای تورکیاوە ئەم هێزە بگاتە ئەوێ کە ئەمە خۆی لە خۆیدا هەمومان تەواوکەری یەکترین پارتی لە قۆڵێکەوە ئێمە لە قۆڵێکی ترەوە توانیمانە بە هەموو لایەکمان هاوکاری کۆبانێ بکەین باشە کاوسمان لایەنێکی تر هەیە یاخۆ بڵین بۆچوونێکی جیاوازتر هەیە لەمەی بەڕێستان کە پێی وایە هەمیشە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەکتەبی سیاسی لە ئاز مەکتەبی سیاسی ڕێکەوتنامەکانی خۆی لەگەڵ پارتیدا تون بکاتەوە بە تایبەتی لەم فترەیە کە ساردی و گرژی و ناکۆشی تێکە و بە ئەوەی شنگال و جەلەولا و زومار و کۆبانی و ڕێگری و ڕێنەگری لە نێوانی یەکێتی پارتیە پەیوەندەکانی مەکتەبی سیاسی یەکێتی چەند لەگەڵ پارتیا تونی کاتەوە وەکو ئەنجومەنی ناوەند هەڵی دەوەشێننەوە ساردی دەکەنەوە دیسانەوە درزێ دەکەنەوە نێوان پەیوەندەکان ئێمە وەکو ئەنجومەنی ناوەندی پەیوەندەکان هەڵ ناوەشێنینەوە بەڵام لە هەمان کاتدا پەیڕێوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ئەڵێت کە ئەبێ هەچ ڕێکەوتنامەیەک لەگەڵ هەر وڵاتێکی دەرەوە یاخود حیزبەکانی ناوخۆی کوردستان بکرێت ئەبێت ئەنجومەنی ناوەندی لێ ئاگدار بکرێتەوە بۆ ئەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێی کە پەرلەمانی حیزبە لە هەر شوێنێک ملاحەزاتێکی هەبێت یاکود قسەیەکی هەبێت پێویستە لە شوێنی خۆیان بیڵێت لەبەر ئەوە بەو معنای نییە کە مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەندی تەناقوساتیان هەبێت بەڵام ئێمە سەر ڕاستپارەکانی چەند ڕۆژە لەمە پێش مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە تایە چەند خاڵێکیان تاوتوێ کرد بۆ تونکردنەوەی ئیتیفاقی استراتیژی نێوان ئەم دوو هێزە سیاسیە بەڵام هەردووە نێوپێرێ بۆ ئەنجومەنی ناوەند کۆ بۆ بەیاننامەیەکی دەرکرد و باسی ئەو پەیوەندیانەی کردو کە مەکتەبی سیاسی بۆی نییە ئیتیفاقیە ببەستێت و تونکردنەوە ئیتیفاقەکان کەواتە ئەوەی مەکتەبی سیاسی لەسەرەوەیکە ئێوە لە خوار و هەڵی دەوەشێنەوە نەخێر ئێمەڵی ناوەشێنینەوە بەڵام پێویست دەکات ئەوەی کە مەکتەبی سیاسی ئیکات ئەنجومەنی ناوەندی لێ ئاگادار بکرێتەوە بۆ ئەوەی ئاگادار بین لە هەموو پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بۆ ئەوە نییە لە ئەهەمێتی مەکتەبی سیاسی ئێمە کەم بکەینەوە بۆ ئەوەیە کە ئاگامان لە پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێت هەمومان بە هەم ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ معنای نییە کە ئێمە لە ئەهەمێتی ئەوان کەم ئەوان مەکتەبی سیاسی خۆمان هەڵمامژاردون بەدەنجی ئێمە بوون بە ئەندامی مەکتەبی سیاسی و مەکتەبی سیاسی خۆی بە ئێمە هەڵمامژاردەوە و ئێمە التزامیشمان پیانەوە هەیە و بەڵام لە هەمان کاتیشدا با بڵین ئەوەی کە ئێمە باسی یەکەین ئەو خاڵە ئەوە ئێمە نین وەک ئەنجومەنی ناوەندی ئەوە کۆنگرێسی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕاستپاردەی کۆنگرێ باشە کەواتە ئێوە لەگەڵ ئەوەدان ئیتیفاقی استراتیژی نێوان یەکێتی و پارتی تۆخ بکرێتەوە یان هەڵبوەشێنرێتەوە ئێمە پێمان باشە ڕێکەوتن بە شێوازێکی ئەم سەردەمیانە ڕێکەوتنی بە شێوازێکی سەردەمیانە بمێنێت لە پێناوی بەرگریکردن لە کۆمەڵە گیر و گرفت کە قابلی ئەوان هەیە ڕوبەڕووی سەردەمیانەتی ینی لەگەڵ ئەم سەردەمەی ئێستا بگونجێت ڕێکەوتنەکە نەخوازە بڵین وەکو ڕێکەوتنەکەی پێشووتر بێوانە لەبەرەوە ئێستا بڵێ وینەڵی ئێمە بە تەنیانی لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە بجوتنەوەی گۆڕانەوە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتە هەموو لایەکمان هەین لەبەر ئەوە پێویستە بە شێوازێکی نوێ کە سەردەمیانە بێت بۆ ئەوەی کە بتوانانی ئێمە گەر چەندە پەیوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێت ئەوەندە خەڵکی کوردستان قازانجی پەیوەندیانە بۆ لە کاتی شەڕ و ناکۆشیدا لە کاتی مەترسی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆەوە هەر لە مەسلەی کەوتنی شنگال و کەوتنی مەخمول و دوجارگرتنەوەی و مەسلەی جەلەولا و زومار بۆ ئەم پەیوەندیانەتان سارد بووەوە بۆ گرژی و ئاڵۆزی کەوتە نێوانتان تەنانەت هەندێک کەس دەترسان کە بەرکەوتنی نێوان هێزی پێشمەرگەی یەکێتی و پارتی ببینرێ
ئێمە بۆ لەمەیە سار بوونەوە لە ململانەکانە لە بەملانەکان ناچۆنە بۆ نمونە سەرۆکی هەرێم بڕیارێکی دەرکردووە کە لە هیچ شوێنێکی کوردستان هیچ جەبهەیەکان نابێت ئاڵای حزبی هەڵواستێت بەڵام تەماشا دەکەی خۆیان ئاڵای پارتی دموکراتی کوردستانیان لە زۆر شوێن با بڵین هەڵواسیوە بە تایبەتی لە جەبەکانی منتیقەی مەخمور و ئەوانە ئەوان دەست پێشکەر بوون لەوەی لەر شوێنێک کە ئەجیرایەوانە پێشمەگەوجمی بۆیە کرد ئاڵایشی پارتیان لێدانا ئێمەش ناچار بووین بەرگری لەمە بکەین و هێزەکانی ئێمە هەموو کەس ئەزانە دەوری باڵان بینیوە لە مەخمور لە هەموو شوێنەکانی تری کوردستان بۆ نمونە ئێمە زۆر جارەیە ئەو گلێمان هەیە برادرانی پارتی دموکراتی کوردستان خوان ئیلتزام بە بڕیارەکانی سەر و شێرمی کوردستانەوە ناکەن بۆ نمونە دوێنێک ئەو هێزە بڵین ڕۆیشتووە بەرەو کۆبانیا تەماشامان کردو لە زۆر شوێن بە ئاڵای زەردەوە پێشوازی کران و ئاڵای زەردیان بە چارەکانەوە هەڵواسیوە لە هەندێک شوێنە و ئێمە گلەی ئەمەمان هەیە کە ئەمە پێشێلکردنی ئەندامەکانی هەواڵشی گرنگەیە وەزارەتی دەرەوەی سووریا بە توندی ناردنی هێزی دەرەکی بۆ خاچی سووریا ڕەت دەکاتەوە وە توندی ئیدانەی هەڵوێستی تورکیا دەکات ئێستا سووریاش دژی ئەم نردنی هێزەیە چکە بە تەداخل و بەوە تەفسیریەکە یاخۆ خوێندنەوەی بۆ دەکات کە هێزێکی دەرەشی دەوێت بێتە ناو خاکی سووریاوە هەڵوێستیەوە چی دەبێت؟ هەڵوێستی ئێمە ئەوەیە ئێمە هێزمان نردووە پێشووتر پەیوەندیتان تون بوو لەگەڵ سووریادا هێزمان نردووە بۆ کانتۆنی کۆبانیا نەخوازە بۆ دەوڵەتی سووریا ئێمە دەوڵەتی سووریا هیچ پەیوەندێکمان لەگەڵ نییە لە کۆبانی بەشێکە لە سووریا بەڵێ کۆبانی بەشێکە لە سووریا بەڵامشار لەژێر دەسەڵاتی سووریا نییە خۆی دەسەڵاتێکی خۆجێی خۆی هەیە ئێمە وەکو کورد تەعامل لەگەڵ ئەو دەسەڵاتە ئەەکەین کە دەسەڵاتی کوردیە باشە ئەو بە ئیدانەی هەڵوێستی تورکیای کردووە لەم هەڵوێستەیە پێ وایە تورکیا دەکەوێتە ژێر کاریگەری ئەم هەڕەشەیە سووریاوە ئیدانەی یاخودەم ئیدانەیەوە یەکەم جار نییە سووریا ئیدانەی تورکیا بکات لەسەر ئەم مۆزوعان لەبەر ئەوە با بڵین هەموو سوپای ئازادی با بڵین سووریا ئاانە هەموو کەس دەزانێت کە تورکیا یارمەتی دەرێکی ئەساسیانە بۆ لە ناوبردنی ڕژێمی سووریا ئاانە بەڵام ئەمەی ئێساش کە بووە تەبیعیە بینە سەر مەسلەیەکی گرنگ لە دەرەوەی هەواڵەکە بەڕێز ئاماژە بۆ ئەو هێزەی کە چۆتە کۆبانی بەرەو کۆبانی ئاڵای پارتی پێوە بووە نەک ئاڵای پارتی بە سارەکانڵی کوردستانی پێوە بووە بەڵام لە منتیقەی دهۆک و هەروەها تاک و گەیوتە سەر حدودیش لە زۆربەی زۆر ئەندامان و لانگرانی پارتی کۆبوونەوانێ و ئاڵای زەردیان بە سارەکانی بابلین بەو بەسارێ ئەو هێزەوە هەڵواسیوە کە بەرەو ئەوێ دەڕات لە کاتێکدا ئەمەنی گەرانی مولاشی لە دروست باش ئەگەر ئەو هێزە بە سلەیمانی و شارەزور و کەلار و کفریاتە پەڕ بووایە ئێوەش ئاڵای سەوزان پێوە کرد بە تەچی دێمە ئاڵای سەوزمان پیانەیەکە نەخێت ئێمە لە بۆ پارتی ئەماکە ئێوە ئەوە ناکەن ئێمە باوەڕمان بەوە هەیە کە ئێمە ئەبێت لە هەموو کارەساتە لەموو لە کێشە گرنگەکان کە ڕوبەڕووی میلەتەکەمان ئەبێتەوە ئەبێ هەموو سراعە سیاسیەکان لابەرین هەمومان ببین بە یەک قوت هەمومان ببین بە یەک هێزێک ڕوبەڕووی نارانی میلەتی کورد ببینەوە نەخوازە بەڵێ پارتی ئەمە ناکات پارتی ناڵم ئەمەی نەکردووە بەڵام خۆزگە ئەمەی نەکردایە کە من باسی ئەەکەم کە ئەمە گلەیەکی ئێمە وەکو من وەکو ئەندامێک ئەنجومەنی ناوەندیەشێتی نیشتمانی کوردستان وەلەوانێت چەندین خەڵکی کەژم لە حەزەی هەبوو بێت یعنی دەکرات وەکو بە ئاڵای کوردستانەوە ڕۆیشتن بە ئاڵای کوردستانی شۆ گەشت بەڵام ئێوەش خۆ پیشاندانتان کرد لە سلەیمانی پارتیژ ئەواڵێک کە بۆ کۆبانی و پشتگیریکردن لە کۆبانی ئاڵای سەوزتان بەرز کردەوە خۆ پیشاندان جایە هەر حیزبێک مافی خۆیەتی ڕای خۆی ئەندام و لاهنگری خۆی کۆب کاتەوانێ بۆ هەر بیر و ڕایە کە تعبیر لە ڕای حیزبەکەی بکا کە زۆر تەبیعیە ئاڵای ڕەمزی حیزبەکەی لە شوێنەکەی خۆی لە ناو شارەکەی خۆی لە شوێنەکەی خۆی بەڵام بەڵێن بۆ ئەو کارە ساتانی کە نەتەوەین یعنی ناکرێت ئێمە ئاڵای سەوز و یاخود ئاڵای زەرد یاخود ئاڵای با بڵین ئاڵاکانی تری حیزبەکانی تر بێنینە پێشەوە ئەمە لەوانەیە ئێمە گەورە نەکا لە بەر چاوی ڕایکەواتە لە نردنی ئەمێزەدا بە دۆکا و بە ڕێکەوتنی بەرەو کوردستانی باکوور پارتی ئیستیغلالی ئەم هەڵوێستەی کردو ئاڵای زەردی پێوە کردووە بۆ شتەکە وەکو حیزبی دەرکەوێ ئاڵای زەرد ئاڵای کوردستان بە موسایەرەکانەوە بووە باش ئەمە یەک بەڵام ئەوەی کە بینیمان لە دهۆک و تاسەر حدود ئەوە خۆش نەبوو کە ئاڵای زەرد بە شێوازێک بە ئاڵای زەردەوە ئیتر زۆر جار ئاڵاکانە بە چارەکانیش و هەڵەواسیە تاکو و مدەتێک و ئانە بەڵام دوجار دیارە ئەمە من ناڵێم ڕای هەموو پارتیە
ڕای سەرۆکی هەرێمە باشە بۆ پارتی لێبەر ئەبوو ئەندامانی پارتی دموکراتی کوردستان کوردستان بوو لایەنگرێکی یەکێتی ئەگەر ئەم هێزە بە کفریا بڕۆشتایە و بە کەلارە بڕۆشتای لایەنگرێکی یەکێتی ئاڵایەکی سەوزی بدایە بە پێشمەرگەیەک لەو قافڵەیە ئایا ئەمە نیشانەوەی کە تعبیرە لە ڕای یەکێتی بەگشتی ئاڵایەک نابێت بین بەڵام ئەمە ئاڵاکان بڵین لە یەک و دوانوسیان زیاتر بوو بۆیە ئێمە ناڵێن ینی ئەمە ڕای پارتی دموکراتی کوردستان بەگشتیە ئەمە ڕای لاانێ بەشێک لە بەڵام پێویستە ئەو لایەنگرانەی التزام بە بڕارەکەی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بکەن بۆ ئەوەی کە خۆی ئەو التزام بە سەرۆکی حیزبەکەی خوانەوە نەکەن کە سەرۆکی هەرێمی کوردستانیشە بەیانی لەوانەیە حیزبێکی تریش ئەمە نەکە لەبەر ئەوە ئێمە مۆزوعەکەمان لەسەر ئەوە نییە بڵین لە ئەهمیەتی مۆزوعەکە کەم بکەینەوانێ بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە ئەبیندرێت بە یەکێتی و یەکڕیزی ئەم هێزە نێردراوە و ئەم هێزە هێزی کوردی بووە ئەوەی کە ڕۆیشتووە لەوەکانە تعبیر لە یەکێتی پارتی ناکات بەڵێ من ئەڵێم هێزی پشتیوانی یەک و دوو بووە بەڵام ئەمانە خەڵکی کوردستانن خەڵکی هەرێمی کوردستانن بەبێ جیاوازی کاتێەوە ناتوە ئێمە هەرێمێکین هەرێمی کوردستان و هێزیشمان ناردە دەرەوە کە ئەمە بۆ خۆی گەورەترین ئەتیرافە بە هەرێمێک کە شیانی سربەخۆینی و دەوڵەتی نییە هێز دەنێرێ بۆ هاوکاریکردنی پارچەیەکی تری کوردستان کاتیەوە نەهاتووە پرۆژەتانە بێ ئێوە ڕێگر نەبن لەوەی کە پێشمەرگە یەک بگرێ و ئەوە نەبێ ئەم هێزە هێزی یەکێتی ئەم هێزە هێزی پارتی ئەم هێزە هێزی بزوتنەوەیە ئەم هێزە هێزی کۆمەڵی ئیسلامیە ئێمە کۆنجومەنی ناوەندێکی بۆ پرۆژەتان نییە زۆر بکەن سوور بن لەسەر حیزبەکەتان بڵێن تکایە با هێزی حیزبی نەمێنێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە زمینمان خۆش کردو بۆ ئەوەی کە ببێت بە وەزارەتی پێشمەرگە ببێت بە وەزارەتێکی ئەکتیف کە بتوانێت تعبیر لە هەموو خەڵکی کوردستان بکات بەڵام وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر تۆ تەماشا بکەیت لە بژارنەکاندا دەرکەوت لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا نسبەتێکی زۆری گۆڕان تیا بوو و نسبەتێکی یەکگرتووی ئیسلامی تیا ئەمە لە ڕووی نسبەتێکی پێشمەرگەی ئازادە ئیسلامی تیا زۆر پارتی دموکراتی کوردستان پێشمەرگەی ئازادە خۆی چ لایەنێک بێ بەڵام مەبەستمەوەیە لایەنێک لە پرۆسەی دیموکراسیا لە نیظامی دیموکراسیا لایەن ئازاد نییە هێزی هەبێ ئەگەر ئێمە هەنگاو بنێ بەرە و حکومەتێکی مؤسساتی و حکومەتێکی دیموکراسی پێویستەکە حیزب هێزی ئەسکەری هەبێتی بۆ ئەخوازین ئێمە هەوڵمانداوە لەبەرچی لەو کاتەوە هەوڵمانداوە کە ئێستا وەزیری پێشمەرگە کاکسواسی خادرە کە بزوتنەوەی گۆڕانە باشە کە جاران ئەوان نەقسیانە بووە لە دەرەوەی حکومت بیان گوتایە با ئەمە بکرێ و ئانە ئێستا خۆی وەزیرە با هەنگاو بنێ لەکوێ هەنگاوەکانی وەستا با بڵێ یەکێتی وەستاندی پارتی وەستاندی فلان حیزب وەستاندی ئێوە کۆنجومەنی ئەوەنگای خۆی با بنێ کەلاتان وایە کۆنگرەی سێ بڕیاری لەسەر ئێوە داوە کە زۆربەی شتەکان بگەڕێتەوە لای ئێوە و ئێوە پەرلەمانی ئەو حیزبە بن هیچ پرۆژەیەکتان هەبووە کە هێزێکی نیشتیمانی هێزی پێشمەرگە لە هەفتا چیە بێتە هێزی پێشمەرگەی کوردستان وەزارەتی پێشمەرگە سەرپەرشتیاری بکە ئیتر ئەو وەزارەتە لە گۆڕان بێ لە یەشێتی بێ لە پارتی بە گرنگ نییە ئێمە بەلامانەوە گرنگ نییە لەبەرەوە لە کۆنگرەش باس لە سوپایەکی یەکگرتووی کوردستان کراوە و ئێمە هەنگاوی جدیمان ناوە لەبەر ئەوە سوپای یەکگرتووی کوردستان ساڵی 93 کە دروست بوو بەداخەوە ئەو کاتە سوپایەکی یەکگرتوو بوو ئیتر هەموو حیزبەکانی تیابوو بەڵام ئیتر دیارە ئەو سوپایە بەهۆی شەڕی نەگریسی نەخوازراوی ناوخۆوە ئیتر ئەوە تاخیر بوو لەم چەند ساڵای سا دروست بۆ 12 وەزارەتی مشتەرەکەیە کە ئەم وەزارەتی هەموو حیزبەکانی تایە هەریشێتی پارتی نییە بەڵام 12 لیوای مشتەرەک بەڵێ 12 لیوای مشتەرەک ئێستا هەیە و حیزبەکانی تریش یعنی هێزیان هەیە فەوجیان هەبوو سیارەکەوە لە نردنی هێز بۆ کۆبانی ئەکرێ ئەمە مەغزایەکی سیاسی گەورەی هەبێ بۆ دەرەوە و دەرسێکیش و ئامۆژگاریەکیش با بە خۆمان کە پێویستەکە هێزێکی یەکگرتوومان هەبێت بەتەشید ئێمە پێویستیمان بە هێزێکی یەکگرتووە ئێمە لەو قۆناغانە ڕەت بووین تازە ناگەڕێنەوە بۆ ئەو قۆناغانە بۆ قۆناغی هەندێک قۆناغی ئەوە کە ئەمە هێزی فلان حیزب بێ هێزی فلانەوە بێ ئێمە پێویستمان بە هێزێکی کوردی هەیە ئێمە لەوە ترازاوین بێ لە هێزێکی هەرێمی کوردستانەوە ئێستا ئەوە تا بەرگری لە هێزێکی بابڵن ڕۆژئاوای کوردستان ئەەکەین کە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەمە حەز و ئارەزووی هەموو خەڵکی کوردستانە بەڵام جملەت ڕیز دوا دێڕ دوا ڕستە و دوا ڕستەم ئەوەیە کە ئێمە داواکارین ئەنفال و چیماباران شنگال و کۆبانی ببێت بە ڕەمزی بەرخودانی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتیش هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بتوانین کە ئێمە لە داهاتوودا ئینشاءڵڵا هەنگاو بنین بەرە و
چارەسەرکردنی هەموو کێشەکان و لێرەشەوە من سڵاوم هەیە بۆ گیانی پاچی شەیدانی کۆبانیا خوشک و براکان شێرە ژنان شێرەکان و بۆ هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و دژ بە چەتەکانی داعش. زۆر سپاس دەکەین. ئێوەش هەمیشە میوانی شاشەی NRT بن بۆ تاوتێکردنی مەلەفە گەرمەکان. سپاس.